وڵای ڕەنگی سپی. ڕەنگی سپی. با ڕەنگی سپی بۆ کاکێمن بکەمەوە. اینجا کاکێمن لە بۆکسی سپی 4 ژمارە تێدا ماوە. فەرموو ژمارەیەکیانم پێ بڵێ لە 1 تا 4. ژمارە 2. ژمارە 2 بۆ کاکێمن دەڵێ بە ئەوەکانی دی بخەینەوە شوێنی خۆی. ژمارە 2 دەڵێ کام خەلیفە بە ئەمیر المؤمنین ناسراوە؟ ئەبوبەکری سیدیق. دڵنیایی نایگۆڕی؟ نەخێر. پرسیارەکانمان ئاسانە کاکێمن وەنیە؟ بەڵێ زۆر ئاسانە و زانیاریش لەسەری. دەی بەچیەوە خەریکی چ کارێ؟ وەڵای بەکاری ڕۆژانەوە خەریکە. بەکاری ڕۆژانەوە لەشت ساغ بێت ئینشاڵڵا هەر سەرکەوتوو بی. من زۆر دڵخۆشم کەوا بینەرەکانمان زۆر زیرەکن، زۆر بەباشی وەڵامەکان دەزانن و وەڵام دەدەنەوە. دەستت خۆش بێ. وەڵامەکە ئەبوبەکری سیدیق تەواو دەستەکان خۆش بێ ڕەزای خوای لەسەر بێ. وەڵامەکە زۆر ڕاستە. پیرۆز بێ.